هەڵبەسوان و نووسەرێکی خەڵکی قەڵاتزێ هەرچەند بەکەڕوێستی لە زانستە سیاسیەکاندا تەواو کردووە، بەڵام پتر وەک هەڵبەسوان و نووسەری ئەدەبی بابەتەکانی بڵاو کردوێتەوە. تا ئێساکە 21 کۆمەڵە شعری بڵاو کردوێتەوە و کتێبێکی لێکۆڵینەوەشی بڵاو کردوێتەوە و خاوەنی چەندین خەڵاتە بە زمانێکی جیاواز و وێناسازێکی ناوازە دەنووسێت. ئێستاش پێشەوە کاکەی میوانی زەیاڵی داهێنانە. پێشەوە ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەی یاڵی داهێنان و کارمەندان. زۆر سپاس دەکەین. پێشەوە حەز ئەەکەم سەرەتا لە خەڵاتەکانەوە دەست پێ بکەین. هەڵبەت چەندین خەڵاتی وەرگرتووە و زۆربەیەم بینیوە، بەڵام گرنگە ئێستاکە لە دەنگی ئەمریکاوە زیاتر باز لەو خەڵاتانە بکەی کە وەرەگرتووە بە بۆنی ئەوەی کە زۆرێک لە قەسیدەکانت شعرەکانت تەرجەمە کراونەتە سەر زمانەکانی دیکەی جیهان و هاوکات لە ڤیستیڤاڵ و لە هەندێک لە بۆنە و چالاکیەکانی وڵاتانی دەرەوەی کوردستانە بەشداریت کردووە. پێمان خۆشە کورتەیەکمان بۆ باسکەی لەسەر ئەو خەڵاتانە. ئاسیان خەڵاتانە زۆربەی شعرەکان بە زمانی کوردی بووە، لە ئەوان گرنگیان بە زمانی کوردی داوەکو زمانی دایک دێنتان هەندێک و شعرانم کە تەرجمەکرانتە بۆ زمانی باوەڵ بە زمانی ئیسپانی بەسەر ئەو خەڵاتانی کەوەریتون دەچین هیندستان بووە، لە کۆڵۆمبیا بووە، لە نایجیریا بووە، لە ئەمریکا بووە، لە بەنگڵادیش بووە. لەو تقریباً 15 خەڵات بووە، بەڵام زۆربیان لە هیندستان و لە کۆڵۆمبیا بوو. بەڵێ کاک پێشەوە هەڵبەت شێوازی پێشکەشکردنی هەڵبەستەکانت، شیعرەکانت، قەسیدەکانت شێوازێکی زۆر جیاوازە. جاری وا هەیە لە ناو کێڵگەیەکە، یان جاری وایە لەگەڵ کۆمەڵێک ئاژەڵی ماڵیە، یانەوە تا بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ لە لای ڕووبارێکەوە لە شوێنێکە قەسیدەکانت ئەخوێنیتەوە و شێوازێکی جیاوازت هەیە لەوەی کە زۆربەی کات خوێندنەوەی شیعر لە ناو هۆڵەکانە بوو، بەڵام تۆ هێناوتەتە ناو دەرەوەی هۆڵەکان. ڕاستی خۆی شعر ڕەچەڵکێکی مێژووی کە ڕەت دەکرێتەوە بەبوونەوە، لەنێو بوونیشەوە ڕەت دەکرێتەوە بە پەیوەندیەکانە، با بڵێن چۆن شعر لەنێو پەیوەندیدا خۆی بە شوراکانی تر و بە لانە جوگرافی و بە زانست و بە سروشت و بە فەلسەفە و بە حتا بە کۆمەڵێک دیاردەی تر کە شعر ئەوە نییە کە چەق بەستو بێتەنها لەنێو شوێنەکە گیر بخوا یان لە هۆڵەکە یان لە تەنها بابەت شعرێکی ئەوینداری بیان سیاسی بیان فەلسەفی بووە. ڕوبەری شعر ڕوبەرێکی زۆر فراوانە، دەتوانێت تەجاوزی زۆربەی ڕوبەرەکانی تر بکات و بتوانیت بچێتە نێو جەماوەڕ یان بچێتە شوێنێکی فەلسەفیشە. بۆیە ئەم جمڵەکە لەنێو شعرداوە کە پەیوەندی بە پنتی زمانەوەی زمان ئەتوانێت زۆر جا تەجاوزی ئەوەت پێ بکات کە لە ڕێی شعرەوە سەرکێشی بکەیت. بۆیە زۆر ینی شعر بەشێکی بچووکی ناو زمانە، ئەمە فەزای زمانەکەوا لە شعر دەکا بۆ ڕوبەرێکی فراوانتر بڕوانێت. بەڵێ هەڵبەت وێناکردن و ئەو تێڕوانین و دنیابینی کە لە پشت شعرەکانی تۆ هەیە، قەسیدەکانی تۆ هەیە، زۆر جار ناتوانیت لە چوارچێوەی بابەتێکی دیاریکراودا یەکڕا کۆیکەی تۆ بڵێ ئەمە شعرێکی نیشتیمانیە، ئەمە شعری بەرگریە، ئەمە شعرێکی تەواو تایبەتە لەسەر بابەتێکی دیاریکراو. بەڵام دواتر کە قەسیدەکان تەخوێنیتەوە سێرەکەی کە پەل ئەهاوێژێ بۆ دەرەوەی نیشتیمان، پەل ئەهاوێژێ بۆ دەرەوەی وێناکردن لە ناو جوگرافیایەکە. ئەم شێوازە تا چەند شێوازێکە توانی وێتی ڕۆحت سەرڕێژ کاتەوە لە نووسین؟ ڕاستی کاکە ئاسۆجان ئەم دوو مانیفێستم هەیە، یەکێکیان بە ناوی شعرە ڕێگەشان بە ناوی شعرەی گەلدۆزی، یەکێکیانەکەم تەجاوزە لە ڕێی شعرەوە چۆن بەر جوگرافیا و زانست و کولتورەکانی ترکەوە، یەکێکی تریشانەوەیە کە لە ڕێی شعرەی گەلدۆزیەوە کە مانیفێستی دووەمە، چۆن بچمە نێو خودی گەلەکانەوە، یعنی چۆن من نێو بیرکردنەوەی ئەم گەلانەوە شوناسیان چۆن هەتا بۆ نمونە یەکێکیان لەو دەرووناسانەی ئەڵمانی کە دەچێت بۆ وڵاتێکی کینیا چۆن سەیری ڕشقەڵەکان دەکات، با بڵێن ئیتر من چۆن دەچم بۆ چۆن سەیری ئەم ئینسانانە دەکەم. بەڵام ئەوی وەزیفەی شعر ئەوەیە کە بتوانێت ئەم پەیوەندیانە کۆ بکاتەوە. خیاڵی منیش ئەوەیە کە بەڕاستی بە هیچ یەکێک لەمانە گیر نابم، یعنی بۆ نمونە من دەچمە نێو کولتورە، جاری وا دەچمە نێو زانستەوە، بۆیە پێم وتی شعر ڕووبارێکەوەندە فراوانە، هێشتا من پنتێکی زۆر بچووکی نێو شعرم کەشف کردووە. لەبەرەوەی ساگەر دیقەت دەی لە گەڕانەوە بۆ ئەفریقادا
گەلێکێ بە ناوی یاکۆکان کە تێنیا حوت کەسماون لەو گەلێدا کە بە زمانی خۆیان قسە بکەن ئەگەرچی بۆ 440 کەسێک دەبن وەکو ژمارە دانیشتوان بەڵام خۆیان حوت کەسماون ئەم حوت کەسە وای لێکردون کە من وەکو پێشەوایەک بتوانم چم ئەوە زمانەوەم لێ دەکات کە پێشەوە ناچار بکە لە شوێنێکینەوە بڕات بۆ شوێنێکی خەیاڵی کە ئەم گەلا بێنێتەوە ناو زمانەوە یعنی ئێمە چۆن لە ڕێی زمانەوە بچینە نێو شعرەوە یان لە ڕێی شعر چۆن بچینە نێو خەیاڵ یان لە ڕێی خەیاڵەوە چۆن بچینە نێو کەتوانەوە. بەڵێ بەڵێ هەڵبەت کە هەندێک لە قەسیدەکانتم خوێنەوە پێشتریش و تا ئەم ماوەیەش بە تایبەتی ئەو شیعرانەی کە ئیشکردنە لەسەر کللتورە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان و نیشتیمانە جیاوازەکان و ئەو فەرهەنگە جیاوازانەی کە لە دەرەوەی ئێمە هێن وەکو ئەفریکانامە یان شوێنەکانی دیکەی دنیا یەکڕا دۆرکایم و هاوکات لی و شتراوسن بیرەکەوتەوە کە بە شێوازێکی ئەنترۆپۆلۆژیانە کاریان لەسەر کۆمەڵگە سەرەتایەکانی ئەو وڵاتانە کردووە لێە ئەبینیت کە ئەتەوێت وەکو کولتورناسێک وەکو مرۆڤناسێک وەکو ئەنترۆپۆلۆژیستێک زیاتر بڕۆیتە ناو ئەو نەتەوە جیاواز و کولتورە جیاوازانەوە بە شێوازێکی جیاواز بە شێوازێک کە شیعر بتوانێت ئەو دەربڕینە دروستکە ئایا شیعر دەتوانێت ئەو دەربڕینە دروستکات وەکو ئەنترۆپۆلۆژیستێک یان وەکو کولتورناسێک؟ ڕاستی پرسیارە بۆم زۆر خۆش بوو دەمێک بۆ خۆم سوالم لە خۆم کردو و بەڵام هەر گرفتەکە خۆم وەڵامی ئەو پرسیارم داوەتەوە کەسێک پرسیارەی لە من نەکردووە بەڵام دڵخۆشم کە پرسیارە لە من کە ڕاستی من وەکو توێژەرێکی شیعری لەنەو شیعردا کار دەکەم یعنی شیعر بەر لەوەی کە خۆی کرینە و پشکنیکە لە من لەنەو توێژینەوەی شیعریشدا هەر ئیشی توێژینەوەی ئەەکەم بۆیە بە باوەڕی من شیعر ئەتوانێت کۆمەڵێک تەجاوزاتی زۆر سیر بکە ینی ئەگە دیقەتی ئەمە زانستی کۆنمان هەیە و زانستی نوێشمان هەیە بۆیە شعر ئەتوانێت بچێتە نێوکردنی بچین ینی ئەنتۆلۆژیەوە بچێتە نێو ئارکۆلۆژیەکانەوە ئەو شوێنانە کە شت بکە کە زۆر جا بە بەرنامەیەک ناکرێت بەڵام دەتوانێت شعر بکەیان بە پێچوانش زۆر جا هەندێک شعر دەرەقەتی زانستی نوێ نا بەڵام ئەوە وەزیفەی فەلسەفەیە کە چۆن لەگەڵ زانستدا زانستی نوێدا دەرگیر ببێت و ئەملاقی زانست ڕاتەکەیان پەیوەندیکە لەگەڵ دروستکە بۆیە من گەشتمە و دەرەنجامی کە لەنەو شعردا ینی پێژینەوەی شعری بکەم لەنەو شعردا ئەوەی کە بچمە نێو ناخی مرۆڤەکانە بچمە نێو ناخی کولتورەکانە بچمە نێو ناخی زمانیانەوە زمانیان شەوازی قسەکردنیان چۆنیە وەکو زمان ئێستا سەرقاڵی بابەتێک بووم کاکاسۆک و ئەمە دال و مەدلولمان هەیە لەنەو شعردا بەڵام ئێستا سەرقاڵی غزانی دال و کشانی مەدلولم ئەم دالا چۆن لەنەو ینی دالەکە بۆ خۆی چی لێ دێتەوە کە من لەو ڕۆژانەدا با بڵین بە گوتارێک لەسەر بابەتی دەوەسم وە ئەم مەدلولە چۆن دەکشێت لەنەو زماندا بۆیە ئەمە ینی کاری توێژینەوەی شێخودی شعر وای لێکردم کە بچبنێ پانتایی زمانیشەوە لەم پانتایی زمانەدا ناچارم دەکات کە من وەکو کاری کنینە و پشکنینەکەم وەکو کەسێک ئارکۆلۆژی دیکە. بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە دوایین پرسیار هەڵبەت پرسیارە زۆر لە دروستکردن کردم پێشەوە زۆر شتی گرنگت لا وروژانم بەڵام کاتی بەرنامەکەمان زۆر کەمە دوایین پرسیار بە هەڵایەنە چوو بم زۆربەی کتێبەکانت دیان هەموو کتێبەکانت کە تا ئێستاکە چاپت کردوون لەسەر ئەرکی خۆت چاپ کردوون هیچ دام و دەستگایەک یان بە کۆمەکێکی مادی لە پشت چاپکردنی کتێبەکانتەوە نین کە ئەمە بۆ خۆی بەڕاستی لەوانەیە گرفتێکی گەورە بێ ساکە لە کوردستان. ینی خۆم چام کرد بە پارەی خۆم چام کردووە بەڵام ئیتر دەستگاکان بە خۆت ئەزانی ڕوبەرێکی تریان هەیە من 5 ساڵ پێش ئێستا لە کتێبی بیری شعر و خەیاڵی زماندا باس کردووە کە دەستگاکان بە زۆر لە جۆرەکان کەوتنە پانتایەکی غەڵەتە کە بەرەو ڕوبەری ڕۆمان و چیرۆک ڕۆشن ئێستا ئەوە خێریکە بۆ خۆشان وردر دەگەنەوە قەناعەتێککە چیرۆکش بە دەردی شعر بەڵام شعر لەمە گەورەترە کە بە دەستگا و بە لانی ترەوە کە لە شعر بدرە بۆیە هیچ کاتێک لە پانتایی شعر نادە ئەگە بێت و کەسەکە کارکتەرە شاعیرەکە بۆ خۆی بە وردی ئیش لە زمانی شعردا کە دووەمشان خەمی شعر بێ بەڕاستی من شعرێتم بۆ گرینگە خەمی شعرم بۆ گرینگە ئیتر ئەم تێچوانشکام و لە ئەستی خۆم گرتو و بارگرانێکی زۆرم بۆ دروست بووە مەسەلەوەی کە قەرزداری زمانم بۆیە زمان لە لای من زۆر گەورەیە من دەمەوێت لە ڕێی شعرەوە قەرزەی خۆم بە زمان بدەم. بەڵێ زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین پێشەوە کاکەی بۆ دەنگی ئەمریکا زایڵی داهێنان هەر بژین. سپاس.